زانەریمان بڕێ لەسەر ڕۆژی ئێستای سلێمانی. ئەلێ لایە دیارە دوایەوەی کە چەند ڕۆژە لە شاری سلێمانی خۆپشاندان بەڕێوەچوو، بەڵام لە ئێستادا ئەمڕۆ ئەتوانین بڵێن ئارامترین کاتی شاری سلێمانی. ئێستا ئەم شوێنی پێمەلین ئەمە شەقامی ساڵەکەی و شەقامی سالمەکە تەنها 500 متر لە سەروورێنەوە لە کشواری پارتی دیموکراتی کوردستانی لێیە و بەم لاتدا دەچێتەوە سەر شەقامی سالم کە مەڵبەندی یەکی نیشتیمانی کوردستانی لێرە وەک دەبینن هاتوچێ هاوڵاتیان لێرەدا ئاساییە و دوکانەکان سەرجەمیان کراوە، دەتوانین هاوڵاتیان بۆ پێداوی سەردانی سەردانی دوکانەکانەکەن و ژیان لێرەدا ژیانێکی ئاساییە و هیچ کێشەیەک نیەوە، هیچ خۆپشاندانێک لێرە بەدی ناکرێ، بەڵام بەردەوام دیاری هێزەکانی ئاسایی لەگەڵ هێزەکانی پۆلیسی بەرگری شارستانی لەڕێی مەخۆزەکانیانەوەی بە شەهامەکانی شاری سلێمانیدا دەسوڕێنەوە و ئێمەش وەک ئستافی هێناتی وەک پامێران سۆڕانی هێناتی دیارە کامێرەکانمان لەلایەن هێزەکانی یاساییی سلێمانیوانی بەسەرکراوە بۆی ئێمان بۆ بە ناچاریوانی لە ڕێی سکایپەوەی دابڵ بنین و زانیاریەکان بۆ ئێوە بۆ بینەرانی هێناتی دەگوازینەوەی وەک گوتم ئێستا ئێمە ساڵەکەین لێرەدا ژیانێکی ئاسایی و ئارام بەڕێوە دەچێت بۆ هیچ کێشەی یاخود هیچ خۆپشاندانی لێرەدا بوونەوە. هیچ ڕێگایەکی شەقامێک لە شاری سلێمانی بۆ نمونە داخراوە، هیچ شوێنەگەیە کە بۆ نمونە هاتوو چۆکردن تێیدا قەدەغە کرابێت؟ وەڵا دیارە ئەو شەقامە سەرەکیکە لە پشتینەوەی بە ئەندەر فاصل بەگدا تێتەپەڕێت دەچێتە بەردەم کشواری پارتی دیموکراتی کوردستان. دیارە ئەو شەقامە کە دەچێتە بەردەبارەکەکە ئەو تەنها و بارەکە ئەو شەقامە گیراوە هاتووە بۆ شەقامەکە ناک ولو سەرشتۆکە دەکاتە پارتی گشتە شاری سلێمانی و وتر سلێمانی باڵا دیارە بە هەمان شێوە کە لە بەردەم کشواری پارتی دیموکراتی کوردستان ئەو شەقامە گیراوە واتە ئەو جوسایدەی کە بە بەردەم بارەکەی پارتی دیموکراتی کوردستان لەلایەن زەکانی ئاسایی پۆلیسی ئاکسیۆنی سلێمانیەوە شەقامەکە گیراوە، هاوڵاتیان پێی سەر شەقامەکانی دیکەوە هاتوچۆکەن تاوەکو قەرەباڵغیە. بەڵێ بەرزان سوپاس بۆ